سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لەو هەڵانە دەکەین کە خوێندکار لە کات و لە ڕۆژی تاقیکردنەوەدا ئەنجامیان دەدات بۆیە ئەگەر تۆش دەتەوێت دووربی لە ئەنجامدانی ئەو هەڵانە ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەربە. پێداچوونەوە نەکردن یەکێک لەو ڕێگانی کەوا دەکات شتیت بیر نەکەوێتەوە لە تاقیکردنەوەدا ئەوەیە تۆ پێداچوونەوەی دووهەمت نەکردو بۆ ئەو بابەتە بۆیە هەوڵ بدە نیو کاتژمێریش بێت لە بەیانیاندا پێداچوونەوەیەکی گشتی بۆ وانەکەت بکەیت تا درەنگانی شەو ساییکردن مەشک بۆ ئەوەی زانیاریەکانی بیر بکەوێتەوە و لە لەبیرچوونەوە بە دوور بێت پێویستە لانی کەم 5 بۆ 6 کاتژمێر بخەوێت هەر بۆیە هەموو منهەجەکەت بۆ شەوی تاقیکردنەوە هەڵمەگرە دواتر بڵێ قەیچێکە شەو درەنگ دەخەوم ئەم هەڵەیە ئەنجام مێن. خواردنی خۆراکی قورس کاتێک خۆراکێک دەخۆن لە بەیانیاندا بەتایبەتیش لە ئێستادا کە پاشێو دەکەن ڕەنگە خۆراکەکەت زۆر قورس بێت کە دەنەتوانێت هەرسی بکات پاشنان خواردن ڕەنگە بەسەریشیدا بخەونەوە کە ئەمەش کێشەی تەندروستیتان بۆ دروست دەکات لەوانەیە بە باشی کۆبیریت لەسەر تاقیکردنەوەکەت نەبێت و ئەنجامی باش بەدەست نەهێنیت و تووشی ئازاری گەدەت بکات. لە بەیانیاندا پێداویستی و جلوبەرگی قوتابخانە ئامادە بکەیت. هەڵەیەکی گەورەیە خوێندکاران ئەگەر بەیانێکی پێداویستیەکان ئامادە بکەیت سیر دەکەیت زۆر جار شتێکە دیار نامێنێت بەمەش تووشی ترس و قەلەقی دەبێت بەڵام ئەگەر بێت و شەو هەموو پێداویستیەکانی قوتابخانەت ئامادە کرد بێت ناکەوتە ترس و قەلەقیەوە هەر بۆیە شەو هەموو باج و لاستیک و قەڵەمدایان و بژمێر و ڕاستەتان بیر نەچێت. قسەکردن لەگەڵ هاوڕێکانت لەسەر تاقیکردنەوە زۆر جار هاوڕێکانت بە ئەرێنی بیر ناکەنەوە لەسەر تاقیکردنەوەکە واتە زۆر جار ڕژبین و بەنەرێنی بیر لە تاقیکردنەوەکان دەکەنەوە دەڵێن قورسە کێ دەردەچێت یاخود دەڵێن سعید لەو بابەتەتا کردووە کە ڕەنگە توش سعید تێدا نەکرد بێت و تووشی سترێسێکی زۆر بیت هەموو زانیاریەکانی پێشووتریشت بیر بچێتەوە هەر بۆیە لە کاتی تاقیکردنەوەدا و باشترە خۆتان بدوور بگرن لەو جۆرە هاوڕێیانەتان. پێداچوونەوەی 5 خولەک بەر لە تاقیکردنەوە زۆر هەڵەیە خوێندکاران لەو کاتی تەنها 5 خولەک مێنێت بۆ تاقیکردنەوە بەسەر هەموو بابەتەکاندا بەخێرایی بچیتەوە مێشکت هەموو ئەو زانیارانی کە پێشتر سعید تێدا کردووە بە جوانی هەڵی گرتووە بەڵام تۆ لە ماوەی ئەو 5 خولەکەدا زانیارەکان لە مێشکتدا تێکەڵ دەکەیت بەمەش سێری دەکەیت لە کاتی تاقیکردنەوەدا زانیارەکان بە باشی نیانەوە بیرت. ڕاستەوخۆ وەڵامدانەوە کاتێک پرسیار دێتە بەردەستان نابێت ڕاستەوخۆ لە یەکەم خولەکدا وەڵام بدەیتەوە پێش هەموو شتێک سەرەتا زگری پێش تاقیکردنەوە هەیە بخوێنن پاشان لە ڕووی جەستی و دەرونیەوە خۆتان ئامادە بکەن 1 بۆ 2 خولەک پاشان هەناسێکی قوڵ هەڵمژن دواتر بە ناوی خۆی گەورە دەست پێ بکە سەرەتا ناوی خۆت بنووسە دواتر دەست بکە بە وەڵامدانەوەی پرسیارەکان وەڵامدانەوەی پرسیارە قورسەکان هەڵەیە لە سەرەتادا وەڵامی پرسیارە قورسەکان بدەیتەوە سەرەتا پرسیارە زۆر ئاسانەکان شیکار بکە تا هەستی قەلەقیت تێدا بڕوات و تۆش بەمە بە مشکت دەڵێیت کەوا پرسیارەکان زۆر ئاسانە بۆیە ناترسیت و زیاتر وەڵامەکانت دێتەوە پێش چاو بۆیە سەرەتا پرسیاری ئاسان پاشان پرسیاری مامناوەند و پاشان پرسیاری قورس شیکار بکەن. پشوونەدان لە کاتی تاقیکردنەوەدا هەندێک لە خوێندکاران تاقیکردنەوەکانیان 1 کاتژمێرە هەندێکی دیکەیان 2 کاتژمێرە و خوێندکارانی زانکۆش تاقیکردنەوەکانیان 3 کاتژمێرە بۆ فاینەڵ واتە هەر چۆنێک بێت کاتێکی زۆرت لە بەردەمە. ئەگەر 30 پرسیارتان هەیە لە هەردە پرسیارێکدا کە شیکارتان کرد 5 خولەک پشوێک بە چاوتان و بە مێشکتان بدەن بیر لە ڕووداوێکی خۆش بکەنەوە هەناسێکی قوڵ هەڵمژن پێدانەچوونەوە بە وەڵامەکانتدا کە تەواو بوویت ڕاستەوخۆ پەڕاوی تاقیکردنەوە مەدە بە مامۆستاکەت تا 2 بۆ 3 جار بە جوانی بە وەڵامەکەیدا دووبارە نەچیتەوە بزانە چی جێهێشتووە یان چی شتێک لە وەڵامەکەی دڵنیانێت شیکاری بکەوە. زوو چوونە دەرەوە لە تاقیکردنەوە خوێندکاران هەڵێ زوو بچیتە دەرەوە لەبەر ئەوەی زوو تەواو بوویت ڕەنگە مامۆستاکە دواتر بێت و پرسیارێک ڕوون بکاتەوە یاخود بڵێ فڵان پرسیار تەرکە یانیش هەڵەیە یانیش بیگۆڕن یاخود فڵان شت بنووسین لەسەری سیر دەکەیت ئەگەر بێت و زووتر بڕۆیتە دەرەوە ڕەنگە ئەو پرسیاری کە وەڵامەکەیت بە جوانی دەزانی مامۆستاکەت نمرەی تەواوت نەداتێ بۆ ئێلانی کەم 30 بۆ 40 خولەکی سەرەتا لە پۆلدا بمێنەرەوە ئەگەر بێت و وەڵامەکانیشت هەمووی نووسی بێت. جێهێشتنی پرسیار بەبێ هیچ وەڵامێک زۆر جار خوێندکاران لەبەر ئەوەی وەڵامی پرسیارێک نازانن ڕەنگە پرسیارەکە جێبهێڵن بەڵام کاتێک پرسیارێک دێتە بەردەستان و وەڵامەکەی بە باشی نازانن جێمەهێڵن هەوڵ بدەن ئەگەر بابەتێک یاخود شتێکی بچووک لەسەر ئەو بابەتە بێت و پەیوەندی بۆ بابەتەوە هەبێت بینووسە گریمان پرسیارێکی بیرکاریتان بۆ هاتوۆتەوە هاوکێشەیەکە نازانی شیکاری بکەیت بەڵام کاتێک داواکاری و دراوی پرسیارەکان دەنووسیت دواتر یاساکەشی بۆ بنووسە ئەگەر هیچی شت نەزانی کاتێک درا و داواکاری پرسیارەکە دەنووسیت پاشان یاساکی دەنووسیت ڕەنگە دواتر هەندێک لە بابەتەکەت بێتەوە پێش چاو دواتر وەڵامەکەت بیر بکەوێتەوە بەڵام ئەگەر تەنانەت وەڵامەکەیشت بیر نەکەوێتەوە
بۆ نمونە تەنها یاساکانی بنووسە و دایبنێرەوە لەوانەیە مامۆستاکەت لە بری 5 دوود بۆ دابنێ یاخود 2.5 بۆ دابنێ لەو باشترە 0 بهێنیت لەو بابەتەدا. لە کۆتاییشدا کاتێک تەواو دەبیت وەڵامەکان شیکار مەکەنەوە، واتە کاتێک تەواو دەبێت لە تاقیکردنەوە هەوڵ مەدە بچیت بۆ لای هاوڕەکانت و هەموو پرسیارەکان شیکار بکەیت تا تووشی سترێسی و قەلەقی و ناومێدی نەبیت. ئەگەر بێت و خراپیت ئەوە کار لە تاقیکردنەوەی بەیانی دەکات. بۆی ڕاستەوخۆ بچۆڕەوە بۆ ماڵەوە پشوو بدە و پاشان سعی بۆ تاقیکردنەوەی بەیانی بکە. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە. تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.